لەگە پێشکەوتن لەگە سەردەمی کۆڕۆنا ئامێرێکی نوێ بینیمان لە جیهان هەیە کە پێدرا میسرالێکس کۆمپانیایەکی ئەمریکی دروستی کردووە جیاوازی لەگە ئامێرەکانی تر ئەوەیە کە وەڵام دەداتەوە حاڵەتە نەخۆشیەکانی دەتوانێت لەسەر تەزیل پێ زیاتر لە 3000 حاڵەتی نەخۆش لەسەر تەزیل پێی وەڵامت داتەوە بۆیە گەنجی ئامێرەمان بۆ بەڕێ سەرۆکی زانکۆ باس کرد بە سپاسەوە سەرۆکایەتی زانکۆ ڕەزامەندی دەربڕی کە ئامێرەکە لە کۆمپانیای دایەک لە ئەمریکاوە بکڕین ئێستا کراو یەکەم ڕۆژە لەگە خوێنکارەکان کاری لەسەر دەکەین بۆی بتوانین خوێنکارەکان بەر لەوەی نەخۆش بوون نابێتەوە جێگرەوەی نەخۆش بەرامبەر لەوەی نەخۆش ببینن بتوانن لێرە ئەو چالەشیانی پێویستە ئەو فەحسانی پێویستە بکرێ و ئەسسمنتیان بابلێن هەرسەنگانی خۆیان بکەن چونکە ئامێرەکە بابلێن لاپتۆپ و مۆنیتەری لەگەر مۆنیتەرەکە پێ دەڵێت لە هەر هەنگاوێک لە هەر پشکنیەک هەڵەت کرد بۆت ڕاست دەکاتەوە بۆی کە خوێنکارەکەش شێوێشی زۆر زانستی فێربێت دواتر بە بەردەوامی بە سپاس و دەخۆشخانەی کۆی و سنتەرەکانی پزیشکی لە کۆی هاوکارمانن کە خوێنکار ئەمان لەوێ فێربوون سپاسشەوە نەخۆشەکانی کۆیە ڕەنگە دەتوانێت بڵێن نمونەیی بن لە هاوکاریکردنی خوێنکارانی پزیشکی بەڵام بۆ هەندێک چالاکی کە ڕەنگە کەمتر دەست بکەوێت لە هەر نەخۆشخانەیەکی کوردستان یان زیان یان ڕەنگە نەتوانرێ ژمارەیەکی زۆری خوێنکار لەسەری بکرێ ئەو کارە دەکات دواتریش خوێنکارەکە بە زانستیتر دەتوانێت لەسەر نەخۆش تاقی بکاتەوە.